خۆشویستان دەپرسین سوودەکانی نانی بەیانی چە نانی بەیانی یاخود لە ژەمی بەیانیاندا پێویستە چی شتێک بخورێکی خواردنێک تەندروستە و چی خواردنێک تەندروست نییە. هەندێک جار پەنا دەبێتە بەر خواردنی چێشت و برنج و هەندێک بابەتە دیکە و هەندێک جاریش ماست و شیرەمەنەکان و لە بەرامبەردا هەندێک جار لەگەڵەوەدا چارەسو و گوێز و قاوە و چازەخۆنەوە. ئێمە ڕاستە دروستی ئەم بابەت و هەر شتێک پێویست بێ لەسەر نانی بەیانی بیزانین لەگەڵ دکتۆر بەڵەنج بەیار پسپۆڕی زانستی خۆراک گفتوگۆ دەکەین کە ڕاستەخۆ لە جوهۆکەوە لەگەڵمان ئامادەیە. دکتۆر سڵاوت لێبێ و بەیانیت باش. زۆر سپاس بۆی ڕاستەخۆ لە پرۆگرامی بەیان بەش کوردستان لەگەڵمانی. بە یەکەم پرسیار بە قسەیەکی کوردەواری دەست پێ بکەم کە دەڵێت نانی بەیانی وەکو پاشا بخۆ. بۆچی نانی بەیانی وەکو پاشا بخۆین دکتۆر؟ سپێدا باشە سپێدا بنەرێت وە باشە نانی بەیانی وەکی پاشا دەخۆین چونکو ڕۆژێکی نییە ئەکتیڤەتێکی نییە ئەنێرجیەکی نییە بارا پتر چه کرێکار بە چه فەرمانبەر بە دەچێتە لەسەر ئیش و لەسەر کاری خۆ هێزێک دەوێت ئەنێرجیەک دەوێت دا بشێت بچێت وێ کاری خۆ ئەنجام بدات. خارنا نانی بەیانیژی ئەلدیف هێزا مێشکیە ئەو مێشکە ئەنێرجی دەوێت داتە بشێ ئەوێ ڕۆژێکا ئەکتیڤ بۆرینی لەوما نانی بەیانی زۆر گرنگیە خۆ هەیە. زۆر باشە ئەماژت بەوە کرد سوودی بۆ مێشکەیە کەواتە یەکێک لە سوودەکانی نانی بەیانی ئەتوانین بڵین ئەوەیە کە تەرکیز یاخود سەرنج لە ڕۆژەکەماندا زیاد دەکات تۆ بەیانیانێک هەڵدەستی بە مشکێکی خەواڵەوە بە جستێکی خەواڵەوە نانی بەیانی یاخود ژەمی بەیانی تا چنێک کاریگەری لەسەر بەخەبەرهێنانەوەی جەستە و مێشکات. بله اكيد دمي ناني بياني مروف دخوت هكر قالك يتهين بيجن اس ناخم اس بتر سفكترم اس بتر مرتاحم اس بتر باش دبم اواتش دوره لراستي ووصانينا چونكو وقتي سبيدتو دركبي تشي سركاري خو انرجي تدويت قالك جارة او انرجيا شكر دويت مشك محتاجي شكر يا ميس محتاجي هزه وقتی مروف نان بیانی نخود او هزه ناچه مشکی پشتی ساعت 10 دی مروف پتر ماندی دبت مروف دی تعبت مروف دی واسطت و جاهای که مروف بخود دیشتی و نان بیانی دی گلک سود هبت بو مشکی و دیشی اوی روژه باش کار خو انجام بدهی. باشه رولی نانی بیانی لرکستنی کشی جسته داد چیه دکتور؟ چی کاریگری یک دبینه لسر رکستنی کشی جسته؟ بله او کسی دوید وزن خو کشا خو بین تخاره و او کسی دوید کشا خو زیده بگردد هر دو حالت دا دوید تو 3 دانه خارنه بخوی تشت فراوین شیف گلک خلد تید گهن کو مثلا دوید وزن خو بین تخاره و کشا خو بین تخاره چت کد دانه گبتن زادید خود او خلطه دمی دوید تو کشا جسم خو بین یخاره تشتی دی گلک خوی فراوین دشقای دا خوی شیوه دی گلکیم دی خوی فچی کشاته تدوید تو زیده بکی و تدوید تو کیم بکی دوید نانی بیانی گلک زور گرنگی خو هیا گلک تینوی حتی دوین کشا خو زیده بکن بله چت کن نانی بیانی ناخون آن نانی بیانی درنگ دخون آن اوید وین کشا خو کیم بکن بس بشو خاردن دخون اوجی گلک خلطه تشت گلک گرنگی خو هی بو هر دو جینا چه کشا خوب انتخار آن چه کشا خود زیده گد باید چاوا کنترل هیت سر کرنه دمینی تلدیف و جوره خارنه وقتی تیتا خارن زۆر باشە ئەمە ژت بەوە کە لە قسەکاندا درەنگ نانخواردنی بەیان یاخود درەنگ خواردنی ژەمی بەیانیان هەندێک جار کەسانە کاتژمێری 11 و 12 دەستن بە حسابی خۆیان نانی بەیانیە خۆ نەماچێتە قاڵبی نانی بەیانیە و یاخود کاتی دروست ئەو کاتی کە دروستە لە ڕووی زانستی خۆراکەوە بۆ خواردنی نانی بەیانی چی کاتێکە؟ بله دائما نان بیانی ساعت 7 بو 8 ساعت 9 نبورد فراوین ساعت 12 بو 1 ساعت 2 نبورد شیف ساعت 7 بو 8 ساعت 9 نبورد اف کاتت هنه اوت هنه گلکت گرینگن کو ادوان وقتا دا بیت خارن چونکو حتی فیزیولوژیا لش مروفیجی یعنی گلک جارا هندک هورمون تینت ریتن نورمالی یعنی چه مروف خارنه بخود آن نخود ادوان دمادا بونمونه خو اف سیستم هنه بو یکی ضعیف بیت آن یکی قلو بیت آن حتی نخوشیا شکری جهه بیت نان بیانی لساعت 7 و 8 نه نبورد فراوین ساعت 1
بۆ دوێ نەبورێت شیڤژی ساعت حەف بۆ هەشت لە ساعت نەه نەبورێت ئەف کاتێت هەنێ گەلک گرنگن و گونجاینە. باشە دکتۆر قسێکی تریشێ ئەڵێت ئەگەر ژەمەکانی تریش نەخۆیت خواردنی ژەمی بەیانی شتێکی وەکو فەرز وایە بۆ جەستەی مرۆڤ. ئەمە تا چنێ دروستە بەڕاستی چۆن ئەم قسەیە لێکە درێتەوە؟ ئەو تشتە ڕاستە چونکە هەگەر نانی بەیانی تەندروست خارد نانی بەیانی ڕێژەیەکە گەلک باش خاردە ئەو جورێت خارینت نانی بەیانیدا gelekê heyên hindek tiştê heyên bijnê starç an jî ew newê şekeriye ew ê zîka nahête herîskirin û nahête emtîsaskirin ev ê henê dibîte karîgerek bû te palpiştek û hêzek bû te ku tu dişê heta îvarî karê xwe pê encam bidey fenanê beyanî zor zor giringa xwe ya hey xasaten heger ew curê tu bixwî wana dat baş be. زۆر باش ئەمە باسی سوودەکانیمان کرد ئەی بڵین ئەگەر کەسێک نانی بەیانی نەخوات واتە ماوەیەکی زۆر لەبەر کار بێ لەبەر هەرۆکارێکی تر بە هەنێ کەسێ هەر بەخۆیان حەزیان لە نانی بەیانی نییە ئەگەر ئەم نانە نەخۆی لە جیاتی ئەوەی بڵێ سوودی نابێت دەتوانین بڵێ زیانیش دەبێ خود زیانەکانی چین ئەگەر نانی بەیانی نەخۆیت. بله زیان توی اکید زیان هبت ایک دمشقی ماندی بت یا دوی د شکر جسته وی ده تخاره یا سیه گلک جارا د ماندی بیت نشه تو اکتیویتی و نشاطه و روزه درباز بکرد اکتیویتی هایی حتی گلک ساعت 10 و نیف دمینید پشتینگ د ماندی بیت د سریوی ایش د گیش بد د بهز بد د طاقت بد د خاف بد گلک جارا د رجفت اوی هنیج دوله کرد حتی کار دگرنه سرکار وی روزه بکرد. زۆر باش گەلک جارایەت هەین حتا کێشەوانژی زێدەت بنەو دیت بن ئەوێت وان نەکرد. زۆر باشە دکتۆر کاتە شتێکی تر هەیە دەیبین هەندێک جار لە نانی بەیانیاندا یاخود دەژمی بەیانیاندا هەندێک شتی جیاواز دەبین دەخورێت لەوانە بۆ نمونە هەندێک کەس هەیە برنج و هەندێک خۆراکی قورس دەخوات هەندێک جار بەیانیان زوو کەسانێک بۆ خواردنی سەروپێ ئەچنە چێشتخانەکان ئەمە تا چنە دروست ئەمیش هەموو ئەو سوودانە ئاگرێتەوە کە ئێمە لە سەرەتای پرۆگرامەوە باسی دەکەین. یاخود دەتوانین بڵێ زیانیشی هەیە. بەێ نەخێر ئەکیل زیان هەیە ئەو مەسەلەن سەرۆپێکە مەسەلەن گوشتە برنجە ئەو شتانە چێکرینە بۆ فراوین چێکرینە بۆ شیف نانی بەیانی دەبیت مشکل بیت دەبیت کاربوهایدرات هەبیت تێدا پرۆتین هەبیت تێدا شیر هەبیت تێدا هێلکە هەبیت تێدا ئەوە هەنێ ڕێژە شەکری زۆرە لە برنج و لە نان و ئەو گوشتەژی حتا بۆ مەعیدێژی و هەرسکردناوێ و هەزماوێ ئەمتیساساوێژی گەلک سوود نابیت ئەبێ هەنێ گرانە بۆ مەعیدا مرۆڤی و ئەو دی گەلک جارە ئەفت هەنێ کارتێکردنی حتا هەرزێ مرۆڤی و مەعیدا مرۆڤیژی تێتەکردنی ئەف جۆرێت هەنێ یەت خواردنێ ناچەبیت بەیانی بێنە خوارن. باشە من دانە دێمە سەر شتانی کە لە ژەمی بەیانیان نەدەخورێ بەڵام باسێکێک لە گرنگترین بڕگەکانی یاخود بەشەکانی نانی بەیانی بکەین ئەویش نانە خۆی خودی نان چی بخورێت باشە هەیە نانی جۆ دەخوات هەیە نانی ئاسایی دەخوات هەیە سەمون دەخوات تۆز دەخوات ئەمانە کامنیان سوودی زیاترە کامنیان دەبێت لە ژەمی بەیانیاندا بخورێت. بله نسبت ئەو دەمینیت لەسەر ئەو کەسێ ئەوێ نانی بەیانی دەخۆت کا هەلگیری نەخۆشیە نەخۆشی دڵ هەیە نەخۆشی فشارە خۆینێ هەیە کێشە لە شێوی زێدەیە نەخۆشی شەکر هەیە ئەوێت کێشاوانە زێدە و نەخۆشیە شەکر و ئەو بلا ئەو نانێ ڕەش بخۆن ئەوێت نۆرمالژی شێن نانێ سپی بخۆن هەرێکی دیف وەزعەوی چ سوودێک فەرقێکی گەلەکت مازن نینەت ناوبەینە نانی ڕەش و نانی سپیدا بەلێ یەک فەرقی هەیە ئەوژی نانی ڕەش دەمێت تخۆی ئەتمەعیدێدا زیکا ناهێتە سەرفکردن و زیکا ناهێتە هەرسکردن یعنی دێت مەعیدێدا مینێت بۆ ماوەیەکی درێژتر شنانێ سپی ئەڤەژی تو دێ پتر هەستە تێربوونێکەی بەلێ هەرێکیژی دیف نەخۆشیە خۆ ئەو کەسێت نەخۆشیە دوم درێژ هەین و ئان کێشاوان گەلک زێدەینە ئەم نەسیحەت لوانە بکەین هەگەرنانی ڕەش بخۆن مفاترە بوانە شنانی سپی و ئەو کەسێ ساقلەمجی و چ نەخۆشی لێ نەبن شێتنانی بخۆت یە سپی ئانسەمۆنی بخۆت درستە. شتێکی تر لە نانی بەیانیانە بۆ نمونە بابەتە شیرەمەنێکان لە ماستەوە بیگرا لە پەنیرەوە لە کەرەوە ئەمانە تا چنێت تەندروستن لە نانی بەیانیدا بخورێ لە چ کاتێکدا یاخود لە چ ڕێژەیەکدا گونجاوە بخورێت زیادەڕەوی نەکرێت لە خواردنی پەنیر و شیرەمەنەکانە تۆ بنە لەسەر سفرەیەکدا دەنیشی پەنیر و ماست و خەم و هەموو بەیەکەوە بخۆیت بە بڕێکی زۆر.
بله اولیکا لازمه دبیت زاروکت خوب فیر بکن کو نانی بیانی هيا يعني مخابنی و گلک جارت زاروکت ما امانا فیر نکن الگلمه تشتی ناخون نانی بیانی ناخون گلک جارت دچنه اوه قطاب خانه جهاد دچن بیت تشت اوه جی همی کارت کرنه سروانا بکن احتمال بچنه قطاب خانه و مدرسه دست بکن نانی بیانی شریناهی و پسکیتکی چپسکی شربتکی اوه یا خلطه دوید همی داما مروف زاروک خو فیر بکت الگل مروفی تشتی بخود اف کلتوری هنه دالگلوی رابطو بمینید نسبتا بسیارتا یا دیجی کو شیرمنیکان و شیر و ماست و هیک و اوید هنه زور گرنگن اوه برجای که زیده تو نشوی بخوی چونکو معیده مروفی یا محدده يعني او معده جديده پارچه کرن بوسه پارچه ایک شوانا کو تو بهلی هوا هبت دا یا دوی تو دهلی آف هبت دا یا سی بو خاردن او هکر ام معده حسا پارچه بکن ده بو هضم وانا جده باشتر بد و جا وقتی مرو وان تشتاجید خود اکید برجای که زیده تو نشه اوانا بخوی و اوجی حتی بو گلک جارا ام دبینین اوید دان عمر گازنداش هستیت خود کن گازنداش پیت خود کن وش برچه احتمال کرتور تشتیل گلوانانین احتمال شیرمنیه کان شیر و ماست و هیکه و اف تشتیت هنه او تیش که روژه خوناد نبر اوید هنه حتی اجزاروکی لازمه امانا فیر بکن وانا دا وقتی مازنجی بن ساخلن بن وجا اف تشتیت هنه ناف نان بیانی دا هبن زور گرنگیا خویا هی خاصة نش بچیکاتی هکرم دست بکن دا پاشا روژاوان جی ساخ و ساخلن بن زۆر باشە هەندێک خواردن هەیە خۆت هەندێک جار شتانێک دەخۆین دکتۆر کە زووتر هەز بە برسێتی دەکەی بۆ منێکێک لاوانە کە زۆر جا باسی لەو دەکرێت ماستە دەڵێن کاتێ ماست لە نانی بانیدا دەخۆی یاخود لە ژەمی بانیاندا ماست دەخۆیت زووتر هەز بە برسێتی دەکەیت بەڕاستی هەندێک بابەت هەیە کەوات لێ بکە لە بانیانە زووتر هەز بە برسێتی بکەیت ئەم خۆراکانە دروستە لە کاتی نانی بانیدا بخورێت نسبة اف تبحثي ماستي كر دائما همي وقتي نوع خارنه مروف دي خود وكي سينيه كي لازم مروف بخوب دانت او تشتا مشكل بتدا وكي گلاسه كي آوه وكي چای هبتدا وكي ماست هبتدا وكي هيك هبتدا افتشتت هني وقتی مشکل بد هگر هندکت هین سودکانی ماسک وکی هزه کی بتته بس احتمال او زیکا بت هرس کرن بس وقتی تو هیکت خوی پروتینا هایت دا او دی پتر مینتا اتناف معیده دا هر وسط هندک نانی پی خوی آنجی دی هندک تحینه دی خوی اف او دیا مختلف افاته دا دی گلک مفایگه هنده دا احتمال تو هندک خیار بخوی احتمال هندک زیت زیتون وانا بخوی اوید هنه همی انرژیه که دیدتا مروفی بله ناچه بر مروف مشروبات غازی و شریناهی پریجه که گلک زیده مروف وانا بخوت سپیدهی اوه هنه دی بالانس اتناف هزا انرژی اوه دتا مروفی او طاقه اوه پی مروف دی روژا خوب دست بکد دی وکی خلولکی کفته تعداد ناف بین خارنه داد چکو او جورت خارنه اوید مروفی وید بخود وید ساخلم و تندرستی بن و وید وکی هزه کی بتلش مروفی زۆر باشە دکتۆر لەگەڵمان بە هەر سەبارەت بە نانی بەیانی و بابەتە شیرەمەنەکان پامنێرمان کارزان تاریخ لە سلێمانی وەردەگرین زانیاریمان پێدەدا دەربارەی دیارترین شتانی بۆ منە بڵین لە سلێمانیدا دەخۆرێ بۆ نانی بەیانیانەوە بابەتانە کارزان سڵاوت لێبێ و بەیانیز باش پێمان بڵێ خواست لەسەر بابەتە شیرەمەنەکان لە سلێمانیدا چۆنە نرخیان چۆنە کام جۆر لە بابەتی شیرەمەنی زیاتر خواستی لەسەر لە نێو خەڵکدا ئابێستا سڵاوت لێبێ من ئێستا لە دوکانێکی بەرهەمە شیرەمەنیەکانم بەگشتی ئەو بەرهەمانەی کە پەیوەندیدارە بە خواردەمەنیەکان بە تایبەتی خواردەمەنی بەیانیان هاوڵاتیان سەردانی ئەم شوێنانە دەکەن و وەدەیکردن و خواستێکی زۆریش لەسەریانە هەیە بە تایبەتی قەیماغ و ماست ئەم دوو بەرهەمە شیرەمەنیە زیاتر خواستیان لەسەرەوە هاوڵاتیان دەیکڕن من دەمەوێت لەگەڵ قسەکانیشم هەم ئەم دیمەنی ئێرە بگوازمەوە ئەو بەرهەمە شیرەمەنیانەی کە لێرن و هاوکاتیش قسە لەگەڵ ینی خاوەنی ئەم شوێنە بکەم بزانم بەرهەمەکان لەم کاتەدا بە تایبەتی بەرهەمە کوردەواریەکان چی و چی هەن سڵاوت لێبێ بەرهەمە کوردەواریەکان ئێستا لەم وەرزەدا چی و چی هەن ینی لایەوە بەرهەمەکانی لە ئێمە زیاتر ئێستا کە ئەوەی خەڵک زۆر تەڵەبی لەسەر بێ و بەکاری بێنێت بابەتی قەیماغە پەنیرە ئەو بەرهەمانەیە کە زیاتر لە شیری فرێش و شیری خۆماڵی دروستەکرێت وەکو لۆرکە یان کەرەی کوردیە کە لە دۆ دروستەکرێت و چەوری ماڵساگیرێت ئەمانە زیاتر خەڵک بەکارێنێ بە تایبەتی خەڵک تالبی لیسەلکە پەنیری کوردی کە پێڵەن پەنیری کوردی وەکانیش لە ئێستا ماسی ماگا هەیە ماسی گامێش هەیە ماسی مەڕ تۆزە لەم وەرزەیە کەمە لە سەرەتای بەهار و
بەڵوانگە جۆری ماست وەکو کوالیتی لە ڕێی خەسوو قۆڵی و هەم تامولە چێژێکی تایبەتی هەیە. قیماغ چەند جۆری هەیە نرخەکانی مەگەر پێ بڵێ؟ قیماغ تقریبان یەک جۆری هەیە ڕێت ینی هەنێ شوێن هەر شوێنە و قیماغی تایبەت بەخۆی هەیە. قیماغی گەرکووکە لە بازاڕە زۆر تەلەبیکی ئەوەی لەسەر ڕایلینی تایبەت مەنتیقەی خوارەوەی جنوب بەناوبانگە لەگەڵ قیماغی مەیدان کە زۆر لە سلێمانی خەڵک زۆر لێ ڕازیە و بەکارهێنانیشی زۆرە. لە ئێستا بە پێی شوێنەکانە گۆڕێت لە 24,000 هەیە 26,000 هەیە تا کیلۆدا 28,000 دەڕات. سەری قیماغ ڕۆژانەیە بە پێی نیسبەتی شیرە. ڕێژەی شیر زۆر بێت سەری قیمەکەمە، ڕێژەی کەم بێتەوە سارەکەی بەرزە بێتەوە. ئەمانە لەکوێوە بۆتانیت لە گوندەکانەوە یاخود خۆتان لەکوێیە؟ بەپی بەرهەمەکان هەنێ بەرهەم هەیە ڕاستەخۆ بۆ نمونە وەکو جوملەیە ینی خەڵکەیە کۆیە کاتەوە و بۆتەهێنێ مانگانەیە ڕۆژانەیە بەپی تەڵەباتی خۆتە بەڵام بابەتی ماسووشت بەپی نیسبەتی ڕۆژانە بۆتەهێنێ. هەر کەسە و بۆ منە کۆمەڵک مشتری تایبەت خۆی هەیە کە ماسی بۆ هێنێ لە لادەیە هەرێکە و لە مەنتیقەیەکە شار باژەرە ئیترە مەنتیقی گەرمیانە هەرێکە بەپی شوێنەکانە گۆڕێ. هەمانی خۆشی بەخواسەکە ممنون. دیارە ئاڤێستا ئەم بەرهەمە شیرەمەنیانەی کە لەم دوکانانە هەن ینی ساڵ دو ساڵێکە زۆر برەوی چەندووە بە تایبەتی پێشتر و بەم شێوەیە نەبوو. ئێستا چەند شوێنێکی تایبەت بە بەرهەمە خۆماڵیەکان کراوەتەوە لە گوندەکانەوە ئەم بەرهەمە شیرەمەنیانەیان بۆ دروست دەکرێت تایبەت و دەهێنرێت لێرەدا دەنرێن و دەفرۆشێن. هاوڵاتیانیش ئێستا کە ئەم شوێنانەشی گەبن بۆ دەستخستنی پێداویستەکانیان بە تایبەتی ئەم بەرهەمە شیرەمەنیانە ئیتر ڕوو لەم دوکانانە دەکەن بۆ کڕینی بەیانیان لە کاتژمێر 6 و 7ەوە ئەم شوێنانە قەرەباڵغ دەبێت هەتاوەکو کاتژمێر 9 و بەشێک لە هاوڵاتیان ئەم پێداویستیانە لەگەڵ ژەمەکانی تریش هەوەکو ماست و دۆوانە بەکاردێن وەنان. ئەمانە زۆربەی ئەو بەرهەمانن کە ڕۆژانە هاوڵاتیان بە تایبەتی لە ژەمی بەیانی وەکو ژەمی سەرەکی بەکاری دێن و دواتر لە ژەمەکانی تریشا بەکاریان دێنن. چەند ساڵێک کە بە تایبەتی 2 ساڵە خواستی زۆر لەسرە و زیاتریش بەرهەمە خۆماڵیەکان کە لە گوندەکانەوە گوندنشینەکان ئەم بەرهەمانە ینی گرنگیان پێ دەدەن بەرهەمیان دێن و دەیان خەنە بازاڕەوە و لێرەش هاوڵاتیان دەیکڕن. بەڵێ کارزان سپاس بۆ تۆ. جا من تۆ بم هەر لێوە ڕێک ژەمێکی نانی بەیانی کۆکەمەوە یم لە داوامیشی خۆم لە بری نەختین لە دەرەوەی خۆی. سپاس بۆ تۆ کارزان. خۆشەویستان دەگەڕمەوە لای دکتۆر بڵند دکتۆر ببوورە هەر سەبارەت بە چاوەڕێکی خۆمان بوو باس لە قیماغ و بابەتە شیرەمانەکان کرا. با لەسەر قیماغ پرسیارێ بکەم دکتۆر دیارە دەزانین قیماغ چەورە ئەم چەوریە گونجاوە لە کاتی نانی بەیانیا بخورێت هیچ زیانێکی نابێت یاخود سوودی دەبێت؟ زیان هەگەر تو پرۆژەیەکە کێم بخۆی هیچ زیان نییە. بەلێ وەختی تۆ پرۆژەیەکە گەلک مەزن بخۆی ئەکیدی زیانە خۆ هەبیت وجا دائیمەن وەختی نانی بەیانی هەندی تشت مشکل بیت دێ باشتر بیت یعنی نەبەس نەوعێکی بتونێ محەدەت مرۆڤ بخۆت دا پتر مفا و سود هبن بس طبعا اگر یکی نخوشی دل هبت و فشار خوینه بلن بیت الدفی و نخوشی ها شکری بیت و بس نوعی که بتنه بخوتو رجای کامازن یا نانی وانا پی بخوتو لگل قیمه هوا و اکید سودکی نباش هبید بس اگر رجای کا کم بخوت چه مشکلاتی دانی خواردنی میوه لکاتی جمی بیانیان ده هندک جار میوه که بفرشی دخورت هندک جاری دکره با مربع و هندک بابتی تربون من شربت و به هندک شوازی تر ام میوانه دخورن میوه تا چون تندرسته لکاتی جمی بیانیان ده بخوره بچی شوازک تندرسته که بخورت اكيد وقتی مثلا تاگوتی مربع وقتی مروف چه دکت همی رجای کا گلک آمازن یا شکر تدایا يعني هندي هيكفين بتو هيكفين خمالي بيت باشتره او بتر سروشتيه بل مربع رجاء كا جلك مظن يا شكرت كانت ده نبس باوفيقيا بخش شرينه مثلا مربع تريه مربع بيهانه مربع هجيرانه اف شكر جلكت كانت ده وابخو اوفيقيا جي شرينه هي هيت ده برجاء كازور وجا او ام نصيحتنا كم برجاء كازور نسبتا ميوه باشه بري خارنه باشه آنجی پشتی خارنه بس بیانی وقتی مروف دخود هکه مروف دست بکت اوجی رجای کامازن یا شکر یا هایت دا هندک وکولین و اود بجت پرجای که مروف مثلا شتی بخود آنجی شفته اوید هنه پیشه که یعنی سود یه های هندک ویتامینات او یه تین تدا خیار پیچه که باشه بله یه دی شکر یه تدا گلک هندک تین هکر اوید مشکلات قولونه هبت و هکر قفز بد
او طبعا روجي دو جاره ام نصيحتا فيقي بكن بلا بخون بياني جي بخونو بشاف جي دي خونو هكر زاروك جيبن او يت مشاكلات قبض و امساك او هبت ام جي نصيحات الوانا بكن بس كشويه كي گشتي اف مربط هني رجاك زور يا شكر يا هيتدا ام نصيحتا وانا ناكن كو گلك بخون هكر بخون يعني برجاك كم باريكه كي دو باش باشە سوورکردنەوەی هێلکە و کوڵاندنی هێلکە زۆرجار لە ژەمی بەیانیاندا شتێکی باوە هەروەها ئێستا شتێکی تریش لەنێو خەڵکدا باوە ئەویش دروستکردنی مەخلەمەیە لە هێلکە و تەماتە و قیمە و پیاز و لەم بابەتانە دروست دەکرێت خواردنی ئەمانە خواردنی هێلکە مەخلەمە ئەمانە لە کاتی بەیانیدا دروستن بله درستن الدیفی کسی دمینید مثلا یک نخوشی دل هیا نخوشی فشار خوینه هیا ام حس که این هیلکا کلاندی بخود بس اگر یک کسی که ساخلم او دچی دل سر ایشو ایشوی گله که بزحمت او زور ماندی دبید او توانت هیک بقلین جی و لناو مخلمه وانا جی بخود یعنی اعتمادت کتل سر وی کسی جی و ساخلمی وی کسی و نخوشیت وی کسی جی بلی هکر مثلا خو هکر کسی که نساخ جی بید داخل سلامتی بوید که بس نخوشی که دوم دریج او یا هیل گل توانت یعنی 15 روزا جاره که هیوی جاره که مخلمه که تشتکی وصا بخود درسته بلی روزانه بخود و خاصتا اوید هنی دی گلک رجای که دهنی هبتت ناف دا او بوی نه باشه دهی که خود بس هیکاوی دیا کلاندی بید باشتره بابەتی سەوزە هەندێک جار سەوزەی جیاواز دەخورێ دکتۆر لە کاتی ژەمی بەیانیان جاوەکو کەرەوز و مادەنووس و هەندێک بابەت دەخورێ خواردنی سەوزە لە کاتی نانی بەیانیدا تا چ ڕادەیەک سوودی هەیە و ئایا هیچ زیانێکی هەیە یاخود نەخێر خواردنی سوزا اکید گلک باشه خیار باشه کرفس باشه معدنوس باشه اوید هنه ایک آسن هیته دا کسکاتی هیته دا انرژی که دت مروی هر واسا آسن جی ریجاویات دا یا زیده اوجی مفایق ده هبیت دا بولش مروی دائما گلک جارا يعني اف ستريسا كاري امي تيدا احتمالات بتشي بس كاريتا توي رينشتيا خاري جالك فرمانبر او يتهين افيت هوسا هنافت وانا شول ناكن قولون هنا اف وقتي صوزا وانا مروف دخوت افا همي دزيه تيدا الياف تيدا فيتامينات وانا فريشن تشترتره مثلا نش هندك تشتت افيت دسكرت اكيد دي مفاي وانا باشتر جهينيت هربو معيده وهربو هضمه وهربو او كالستيت ناف دا وكي زينكو وكي مثلا مغنیسیوم وانا وکی آسن واناش دکتۆر خواردنی چەرەز جۆرە جیاوازەکانی چەرەز گوێز و فستق و ئەم بابەتانە ئەمانە تا چۆنە گرنگە لە نانی بەیانیدا بخۆرە هەروە لە پاڵ ئەمەدا دەمەوێت ئاو لەبیر نەکەین لە کاتی ژەمی بەیانیاندا ئاو بخورێت یاخود لە پێشی یاخود لە پاشی نسبتا اوه گیز و باهیو و فستق اوه تنه زور گرنگی خو هنه پوتاسیوم و مگنیسیوم و تشته تو سایده دا اوه بو حتی مشکی مروفی جی باشتره ایکه چوره هبت چوره یوی زیده بید او جی باشه بلی لازم مروف بزانت بریجه که کم یعنی دو سیلی بکا مروف بخود بریجه که گلک زیده خرابیت خو هنه نسبت آوه ما گوتو یعنی معیده تقسیم کینه سه پارچک بو هوای پارچک بو آوه پارچک بو خارنه اوه ده هضم کرنجی ده یا باشتر بتو بسانهی تر بید آف یا باشتر مروف بری زادی آن پشتی زادی و خود ناف زادی دا گلک یا باشنی نده تأثیری کد حتی الهضمه و هرسا خارنه جی وکی دی مفاید آوه جی زور یا گرنگه تایبتی و خارنه آوه سپیدی جی یا گرنگه اوبشوه جی یا گرنگه ریجا و خارنه آوه 2 حتی 4 لیترال دیف عمره زاروکی دیف عمره وی کسی دمینید هر وصال دیف رنگ دست نویجا زراف جی دمینید هندی رنگی وی سپی بیت معنی او ریجا آوه و خارنه جی پتر تیراوی هیا یعنی ایکش تشتت هر گرنگه یعنی حتی لشی مروفی 6 ساده پیکتید احتمال پتر آوه جی هر وصا تیداویجا و خارنه آوه الگل خارنه نه بس بری هنگه پشتی هنگه باشتره زۆر باشە دکتۆر بڵندبەیار پسپۆری زانستی خۆراک زۆر سپاس بۆ گفتوگۆکە دکتۆر سپاس بۆ ڕاستەخۆ لە جۆهۆکەوە لەگەڵمان بوویت زۆر سپاس باش سپاس بۆتە دکتۆر خۆشویستان و چانێک وەردەگرم و دواتر لە تۆڕی پێمنێنان و بەرگە بابەتەکانی تری پرۆگرامی بەیان باشکردستان لەگەڵتان بەردەوام دەبم